پشوو موچە بەیەکەوە ئەمە خۆشیەکە و ڕووی کردۆتە فەرمانبەران و کارمەندانی حکومی لە هەرێمی کوردستان. ئەم ئێوارە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە تەواوی هەفتەی داهاتوو پشوو دەبێت بەهۆی جەژنی قوربانەوە لە هەرێمی کوردستان. حتمەن ئەوەش دەزانن کە لە دوێنێەوە لیستی موچە ڕاگەیەنراوە تا سبەینێ پێنجشەممە تەواوی وەزارەتەکان موچە وەردەگرن، ئەوەی کە دەمێنێتەوە بەداخەوە ینی موچەخۆرانی هێزە ئەمنەکانن کە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند موچەکان دەکەوێتە دوای پشۆکانی جەژنی قوربانەوە ئەو کاتە دابەش دەکرێت بەسەریاندا. ئەوەی کە هەیە وەک دەزانن ئەم جومعە و شەمەیە لەگەڵ تەواوی هەفتەی داهاتوو و جومعە و شەمەی هەفتەی داهاتووش پشوو دەبێت کە دەکاتە 9 ڕۆژ دەتوانن پشوویەکی باش ئیسراحەتێکی باش بکەن و لەگەڵیشدا خۆشیەکەی لەوایە کە موچەکانتان وەرگرتووە و دەتوانن جەوێکی باش بگوزارێنن.